بەڵێ بینەرانی عزیز و خۆشەویست بەردەوامین لەگەڵتان. بەڵێ پرسیارەکەت و ناوی خۆت جەماعەتەکەم ناوم هاوار سابیرە کەسکاریان فالکراوەکانم لە چەپچە وڵاتومە. دوو پرسیارەمەیە پرسیارەکان لە کاک عادیل ئەندام پەرلەمانی عێراق، پرسیارەکانش لە مامۆستا ئارام وەزیری شەیدان فالکراوەکان. بەڕێز کاک عادیل، کە تۆ لە 2009 ئەندامی پەرلەمانی عێراقی تاکو ئێستا بۆ لەو بودجەی خۆتانە لەو مەعاشەی خۆتانە کەوا لە 100 عەدەتان نەداوەتە سندوقی کەسوکاری شەیدان و ئەنفال کراوەکان داینن، ئایا بۆ تاکو ئێستا تۆ جەناب سەردانی چەمچەماڵ و نەحەی ڕزگاریت نەکردووە؟ ئایا تۆ بە دەنگی ئێمە هەڵبژێرایەتە بۆ ئەنجومەنی عێراق؟ پرسیارش لە جەنابی مامۆستا ئارام وەزیری شەیدان و ئەنفال کراوەکان. جەنابی مامۆستا ئارام بۆکو خۆی کە ئیشی جوانی کردووە، منە ئاگام لێتی کە زیاتر لە 10 ژنە شەید و ژنە ئەنفال بە منی وتووە کە موچەیەک لە پارەی خۆی کە یەکی بڕی 250,000 دینار کە دایەتێش ئەو هینان لە ڕێی منەوە من دەستخۆشی لێ یەکەم ئەوە لە پارەی گرفانی خۆی بووە نەوکەم لە پارەی وەزارەتی شەیدان. بەڵام من یەک پرسیارێکی لێکەم تاکو ئێستا بۆ کە گۆڕانکاریەکی لە وەزارەتی شەیدان و ئەنفال کراوەکان نەکردووە، هۆکەی چی بووە کە ئەو یەکێکە لەم وەزیرانە کە پێشکەوتوانی کابینەی حوتەمە. من زۆر سپاس دەکەم. کاک عادیل فەرموو. زۆر سپاس و پرسیارێکی زۆر سەرڕێحەوانە بوو، بەڵام بەڕاشکاوانە پێت دەڵێم منێکێک بووم لەوانی لە کاتی هەڵبژاردن تەوان لە 2002 بووم بە پەرلەمانتار لە 7 2010 هەڵبژاردن کرا، لە یەکی 6 2010 پەسەند کرا. یەکێکم لەوانەی کە لە یەکەم موچە و دووەم موچە و سێم موچەی خۆم لە دەڤەری خۆمان دەڤەری ڕاپەڕین کە لە مانجی ڕەمەزاندا دێ بە دەی سنوورەکەمان سەردانی خەڵکی هەژارم کردووە، پارەم داوەتە خەڵکی هەژار هەر سێ موچەکەم و تاوەکو ئێستاش بە بەڵگە و بە دۆکیمنت دەتوانی بێ سەردانی سنوورەکەمان بکەی. خوێندکاری هەژار کە بەبێ ئینتیمای سیاسی پارسی و 6 خوێندکاری زانکۆ لەسەر خەرجی من خوێندنی تەواو کردو و ئێستاش نزیکەی 40 کوڕی هەژار و منداڵی هەژار و هەتی و بێوەژن موچە لە من وەرەگرێ. ئەگەر داوای بەڵگەشم لێ بکە ئەگەر بۆم نەسەلمەندی دەستی خۆش بێ بۆ کارەکانت هەمووی کاری جوانە، بەڵام نسبەتەوەی کە سەردانت نەکرد ڕاستە بەهۆی سەرقاڵیمان و فراوانی سنوورەکەی خۆم ئەبوایە سەردانی سنووری گەرمیان بکەم، بەڵام بەڵێنی ئەوەت پێدەم کە سەردانی سنوورەکە ئەەکەم و لە منبەری NRTشەوە بەڵێن پێدەم کە بەشێک لە موچەی خۆم بۆ معنایت یعنی تۆ کردوتە قەومایەتی کردوتە عەشەت بازی یعنی دەڤەرێکی دەڤەری تۆیە ئەڵێم داوای لێبوردن ئەەکەم سەردانی دەڤەری ئێوەم نەکردووە، بەڵێن پێدەم کە سەردانتان بکەم و هاوکاری مادیش بۆ ئەو سندوقی کە بەڕێزت باسی ئەەکەی. دەستت خۆش بێت، دەستت خۆش بێت. بەڵێ مامۆستاگیان وەڵامی سپاس. وەڵام سەرەتا سەربارەت ئەوە پرسیارەی کاک شێخە ئاخیرەکەی بەڕێ ئامادەبوونی بەڕێز مام جەلالیا هەر سەرکردیار بە ڕێزیشتر خۆی ئامادەبوون باشە، یعنی تا فرەوان بێ بۆ ئێمە باشترە، بەڵام ئامادە نەبوونیش ینی مەرجی ئەوە نیە، ینی پێوانەی ئەوە نیە و کەسە لەگەڵ ئەوانەیە خۆی گرنگ ئەوەی ئەو کەسانە چی ئەەکەن بۆ ینی پرسی کورد پرسی ئەنفال زۆری تلوانەیە نتوان ئامادە بن. من خۆم لەم ڕۆژانە بە ڕێزی وها بۆ تەلەفۆنی بۆم کردووە چ پرۆژەیە بکەین باشە، بەڵام ناشتوانێ ئامادە بێت لەبەر کاروباری تایبەتی و ئەوانە گرنگەوە ئەوانە لە بەغداین سەوەی بەنی جێنۆساید ناساندن ئەو بە ڕێزانەوەی قەت سەری ناگرێت ئەوانە لێوەنەوە کاک عادیل و ئەوان نازانێ. من شایدێش بۆ کاک عادیل و ئەو پەرلەمانتارانەی لە بەڵێنی خۆمان لە بەغدان بەڕاستی ژیانیان زۆر قورسە، زۆر لە مەترسیان لە شەڕەشەقێکان من بە بەڕێزیاکیانم وتم حقیوای زیندانی سیاسیتان بۆ دەرەکرد چکە لەوێەوە پەلەپەلە بۆ شوێنەکەی خۆیان تۆ باران شتی ناخۆش ئەوانە بۆ شایدی ئەمانە لە بەردەم کارێکی زۆر سەخت و ناخۆشن کە ئەچی ئەنجا ئەیبینی ینی لێرەوە نازانی. سەبارەت بە پرسیارەی کاک هاوار گۆڕانکاری لە وزارە ڕاستەکە ئێمە ویسمان سەرەتا پەلە نەکەین، ینی بۆ تا شارەزایی پێیاکەین و بەناممان هەیە پێداچوونەوەی بە هەیکەلی وزاری بکەین ئەو شوێنانی کە پێویستە بڵێن ئاڵ و گۆڕیتیا بکرێ و ڕازمە ڕامان سپارتون راپۆرت بەرز بکەن و هەڵسەنگاندن بە ڕێبەرەتەکان و ڕاوێژکارەکان و دیراسەیەکەین و ینی پێمان باشترە پەلە نەکرێ ئاشنایەتی پێیا بێ خەڵک لە کارە دەرەکەوێت چۆنە چۆنیە ئەنجا، ینی ئەمە دوای ئەم یادانە کە تەواو بێ بەرنامە بە ماوەیەک دەست بە لێکۆڵینەوەکەین ئەنجا هەوڵە دەین بۆی بکرێت. زۆر سپاس. بەڵێ جەنابەت یاعقوب کەڵانی لە ئەنفالستانی دوو نەحەی شۆڕشەواتوم ڕاستی من سەرەتایەک پرسیارە ڕاستەی هەموو میوانەکانەکەم ڕەنگە ئەم پرسیارین هەموو ئەنفالکراوێک بێت ئەگەر ئێسک و پلوسکانی سە زین و بنەوە پرسیاراکەن تکایە گەر بەوەڵە بەڵێ و نەخێریش بێوەڵام بنەوە گەریزنتان. من یەک پرسیارە سێر چوارتان و هەموو دەسەڵاتدارانی کوردستانەکەم ئایا ئەنفالچیەکان ئێستا لە دەسەڵاتدارانی کوردستانە پلیان زیاتریان ئەنفاگراوەکان
تکای مامۆستا گەر زەحمەتێکی وەڵامێکی بچووکم منێ حەزەکەم وەڵامی وەرگرم حتما ئەنفالچیەکان دەسڵاتیان زیاترە. مامۆستا جەناب داخو خۆی لەو دام دەستگایانەی حکوومەت ئەگەر بچی ئامارێکی باشە مەسەن ناو پەرلەمان چەند کوڕکچی شەهیدی تایە لە پەرلەمانی عێراقوانەی خۆمان دامەزگای ئەوە ئامار بکرێ باشە ینی خۆ ئامارەکە وەڵامەداتەوە ئێستا ژمارەیەکی زۆری کوڕ و کچی شەهید ئێستا لە پای باشان پلەی باشیان هەیە. من پێم ناخۆش ئەگەرێکی تاوانبار بێ بەڕاستی تاوانباری ئەنفال بێ تاوانباری جینۆساید بێ بڵێن پرێکی بەرز پێی بدرێ ئەگەر بە تاوانبار ساغ بوو بێتەوە ئەن دادگا ساغی کاتەوە کاریشی خۆش نییە بەڵام ئەوە ئامار هەیە ینی من خەڵکێکی زۆر ناسم کوڕکچی شەهیدن پلێ و باشیانە بە شانازی مامۆستا زەحمەت نەبێ ئەوەی بەرز بڕۆ ناو پەرلەمانی کوردستان بزان چەند کوڕکچی شەهیدن شکاک عادل جەنابەت ئەگەر عفو پێم وایە بەو شێوەی نییە کە بڵێ ئەنفال چیەکان لە کەسوکاری ئەنفال زیاتر احتیمامیان پێدراوە بەڵێ تا ڕادێک پۆست و پلیان هەیە لە هەندێک شوێن کە نەدەبایەوە باە بەداخەوە بەڵام حکوومەتیش احتیمامی زیاتری داوە بە کەسوکاری ئەنفال بە کەسوکاری شەهیدان بەڵام لەگەڵت دام کە لە هەندێک شوێندا پۆستیان هەیە بەڵێ کاک لەتی من لە دەسەڵاتە نیم منیش پرسیارەکەی تۆکم کەواتە لێرەوە ئەوم هەم بۆ دەرەکەوێت لە ڕای کاگەحمەد دویان ئەوەی کەوا ئێمە ڕۆژانە لە ناو ئەنفالەکانان هەستەکەین ئێستاش ئەنفالین من ئێستا شێڵێمەوە بەڕاستی ئەڵێن چاوەڕوانی ئەڵێن وەزعی ناسکە گەر وەزعی ناسکی کوردستان وا بڕە ئەو کەسانی کە شەوانە بە فرمێسک شەوگار بەسەر من لە چاوەڕوانی و کەسانی ڕۆڵەکانیان ئەنفال کردووە کە ئەوان مردن من نامەوێت دەسەڵاتدارانی کورد هەر کەسێک گوێی لە منەکە خۆی بە پرسەزانێت نامەوێت دادگاییکەیت بەڕاستی نامێ وا من خەریکە لە ناوەچم کە ئەنفالم نەبینیوە ئەیە گەورەکانی مە بۆ کوێچن داپیرەکانمان دایاپیرەکانمان هەموو ئەو فریمەسکانی لە پایچی پرسیارێکشم بۆ بەڕێز مامۆستا ئارام مامۆستا جەنابتان باسیەواکەن کەوا کۆمەڵەشت کراوە و خوێندن بۆ کەسوکاری شەید مامۆستا کوڕ و کچ بەڵێ سوپاس بخوایەوە خەریکە و کەسانی کە کوڕ و کچی شەید و ئەنفالکراوەکان بن تەمەنیان تێپەڕێ مامۆستایی خوشک و برا بە پلێک حساب ناکرێ عنی بۆ بەلانی کەم لەو ئیمتیازێ و زانکۆهەرەی بۆ حسابی بۆ ناکرێ بەلانی کەم و سلفەی زەواجە و شتێک ڕەمزیکەوە کردوانە بە کۆڵی شێر بەسەرێما بۆ لەوانەش حساب بۆ کوڕ دەستت خۆش بێ مامۆستا ئێمە خۆی ئێستا هەمارکردنەوەی یاسامان هەیە ینی ئەو کاتە بەو شێوە بووە هەمارکردنەوەی یاسا هەیە ئێمە هەوڵەدەین ڕێنمایش دەرەچێ ئێمە هەوڵدەین بتوانین ینی فراوانترین بە وەکو وزارەتی ئەمە پێمان باشە فراوانترین مافی امتیازات دابین بکرێ بۆ کەسوکاری شەید ئەنە مەڵێ کاگادلەکەم بەڕاستی من ئەوەی کەوا باسەکرێت ئێمە هەموو پەرلەمانتارانی عێراقیات کوێ بەدەنگ ئێمە چوون لە 2023 تا ئێستا پەرلەمانتاری پێشنای نەکرێت بۆ یاسایەک بۆ ئەنفال بەڕاستی من ئومێدم نەما هیچ یعنی تەواو بێ ئومێد بووم دڵنیام زۆر کەسی وەگونیش بێ ئومێدە بوو زۆر تریش بێ ئومێدتری شەبینە گەر بەم شێوەیە زۆر خۆش بێ کاگادل زۆر بە کورتی تکایە من وەکو باسم کرد لەو خولەیان پەرلەمانتارم تا ئێستاوەی من ئاگادار بم دوو پێشنیاری یاسا لە ناو پەرلەمانی عراقی هەیە یەکیان دامەزراندنی سندوقێک بۆ قەرەبووکردنەوەی کەسوکاری گۆڕە بە کۆمەڵەکان و دانیشیان تایبەتە بە هەڵەبجە بە دڵنیاییەوە ئیشمان لەسەر کردوون و نایکەینە منەت ئێمە قەرزداری کەسوکاری ئەنفالی لەگەڵەوە دانیم کەس قەزیەی ئەنفال بە سیاسی بکە ئەنفال تاوانێکە دژی مرۆڤایەتی بۆی ئەنفالکراین لەبەر ئەوەی کوردین کەسوکاری ئەنفال و ئەنفالکراوەکان مڵکی هیچ حزبێکی سیاسی نین لە کوردستاندا بۆیە ئەرکی ئێمەی هەموو پەرلەمانتارانی کوردە بە بێ جیاوازی نەیکەینە مزایدەی سیاسی واجبی خۆمانە کە کار بکەین بە دڵنیاییەوە لە بەردەستماندایە کە کار بکەین وەکو باسم کرد دوو پێشنیار و پێشنیارێکیان هی وەزارەتی شەهیدانەکە بۆمان بێ بەڵام بۆ یەک زانیاریت گۆڕی بە کۆمەڵ لە ناوەڕاست و جنوبی عراقیشدا هەبووە تا ئێستا کەس قەرەبوو نەکراوەتەوە ئەوەی کە لە هەرێمی کوردستان پێشکەش بە کەسوکاری قوربانیانی گۆڕە بە کۆمەڵەکان و ئەنفال کراوە لە دەستەڵاتی خوار و ئەم خزمەت گوزاریە پێشکەش نەکراوە دەستت خۆش بێت کوێستان لە سلێمانی خوێنکاری زانکۆ دەستخۆشیەکەم بەڵام ئەگەر بمانەوێت پرسیار بکەین و چەندین وەڵام وەرگین لە بەرنمەیەکی وایە ناتوانین بەڵام من پرسیار چەندین پرسیارم نووسیوە بەهۆی کەمی کاتەوە ناتوانم ئەو پرسیارانە ئاراستە بکەم سەرەتا پرسیاریەکەم بۆ مامۆستا ئارامەیە جیاوازی موچە لە نێوان شەهیدی سەنگەر و ئەنفال بۆ کە کەسێک شەهید بوو یاخۆت کە کەسێک ئەنفال کرا لە دوای شەهیدبوونی بۆ پلەی بەرز ئەکرێتەوە ئەو پلە بەرزکردنەوە مانای چی ئەمە حەزەکەم پرسیاری دووەمت لێ بکەم ئینجا وەڵامم بەیتەوە بەڵێ فەرموو پرسیاری دووەم باست لە ئاماری جینۆساید کرد هەرچەنە زۆر باس نەکرد کە ئیشێکی ورد کرا بێ یان نا بەڵام
وتت ئامارێک نییە یاخۆت ئامارێکی تاوا نابێت ئەو پرسیارەت کرد عنی ئەو قسەی خۆت بوو باشە چۆن بە جینۆساید ئەنفال ئەناسیێنی ئەو پرسیارە و ئەگەر وتت سیستەمێکی ئاماری نەبوو ئەو کاتە و تەخمینیش هەبووە عنی بە تەخمین قسەکراوە خۆ ئێستا سیستەمی ئاماری هەیە ئەگەر سەیری حەجمی ئەنفال و کیمیاباران بکەین زۆر زۆر گەورەتر لەو چەند توێژینەوەی کە لە پەنجەکانی دەست تێپەڕ ناکە کە چەندین کەس هەست بە مەسوولیات ئەکەن و کردویانە بۆچی ئەیگەڕێنیتەوە بۆچی زۆر سپاس سپاس بۆ کوێستان خان سەبارەت بە جیاوازی موسا ئێستا هەوڵی تەقەلای ئێمە هەوڵ و تەقەلای ئێمە بۆ نزیک خستنەوەی ئەوانەیە لە یەک بە دوو جۆر هیچیانەوەی لە یاسا هەموارەکە داوامان کردو بە ڕێژەیەک موچە بۆ هەموو موچەی بنەڕەتی بۆ هەموو شەهیدان زیاد بکرێ ئەمە بنەڕەتیەکە ئەوەی تریان پلەیە ینی پلەی پێشمەرگاتی جیاوازە لە شەهیدانە ئەوەش ئێمە ئێستا بەنامەیەکمان هەیە کە داواکەین لژنێکی باڵا دروست بێ مەسەلەی پلە تایبەت بێ بە و لیژنە باڵایە کە وزارەتی پێشمەرگە وزارەتی دارایی و لانی پەیوەندیاری تر ئەرچی ئەوە بگرنە بەریانی جیا بکرێتەوە لە کاروباری بەڵێن شەهیدانە و ئەو نسبەکەس بۆ هەموو داوامان کردو لەسەر بنچینەی موچەی بنەڕەتی نەک پلاوە ئێستا داوا دەرەکەوێ هەوڵەکەی تریش ئەوە ینی پلە پەیوەندی بە پێشمەرگایەتی وەیە وەکو هەر کەسێک لە داوەندەزگای کارەکە بەشێ لە موچەکە پەیوەندی بەوانەوە هەیە ئەمە ئێستاکە خەریکی ئەو کارێن ینی ئەو مەسەلەی پلەکان بەو ڕێنمایی و بەو سیستەمە بکەین ئەوە پرسیاری دووە مەسەلەی ئامار ینی من حەزەکەم ڕاستیتان پێڵێ من هەڵتان نەخەڵەتێن و زۆرشتانە وەکەوەی جوولەکە ئەرمەنیەکان شتەکان ئەوە وایە ینی بەڵام مەسەلی ناساندنی جۆنۆساید زۆر پەیوەندی بە ژمارەوە نییە بۆزنیەکان 8,000 نیە هەندێک شوێنی ترەوەیە بە پەیوەندی بە کۆمەڵی پێوانەوەی هەر ژمارەی هەرتیانی ینی یاسایەکەیە ئەوەی پەیمانی بڵێن دانراوە بۆ ڕێگەگرتن و سزادان سەبارەت بە تاوانی جینۆساید ئەوە پەیمانێکی نێودەوڵەتیە ساڵی 1940 لە لەنانەتەوە گرتەکان دەچۆ داخراوەتە کرد پەیامەکەت گەشت بەڵێ بمبورە چووکە ڕەتی بە ژمارەوەنی ئەوە وەڵامەکەت وەرگرتەوە بەڵێ فەرموو کە پەیوەندی بە ژمارەوە نییە ئەو پیاوەرانە لەسەر چیدا ئەنرێت بەڵێ پەیوەندیەکە ئەزانین چۆنە تۆ ئەڵیژ کۆمەڵ ینی کۆمەڵ چۆن وەسفەکە ینی کۆمەڵ ئێستا جارێکیان لە ئەڵێن لە ئەو تاوانبار عەلی حەسەن مەجیدیان پرسیوتی 200,000 زیاتر نەبوو شتێکی لەو بابەتە ینی بە ئیهانەوە ینی ئەگەر 8,000 باڵێن ئەوەی بۆزنیەکان بە جینۆساید ناسانرە ئێست چۆنیەتەکە گرنگە چۆنێتی بەڵگەکان گرنگە لە کۆمەڵەکە ئاشکرایە ینی کۆمەڵەکە ئاشکرایە هیچ ئەوە جبەر جینۆساید ناسران لە ناو عێراق ینی ئێمە لەوە تێپەڕ بووین لە مەسەلەی بە کۆمەڵ کوژی هەر ئەوەیە بەڵگەی زانستی و پشتیوانی سیاسیمان بۆ پێ باز بۆم دەرفەتە پرسیارەکانم دوو پرسیارم هەیە لە کاک عادیل و پرسیارێکیش لە کاگارام بەڵێ هەردووکی بکە فەرق بەڵێ عزیز عەبدوڵڵا لە ناحیە ڕزگاریەوە کاک عادیل باسی ئەوەی کرد کە لە بەغدا چیمان کردو چیمان نەکردو ئایا ئێوە تۆ بە خوێنی ئەنفال چوویتە ئەو جێگایی کە جەنابەت ئێستا لەسەر ئەو کورسیە لە بەغدا دانشووی تا ئێستا ئەگە توانی وتە سەردانی بگۆڕە بە کۆمەڵەکان بکەی لە ناوڕاست و خواری عێراق کە بزان چەند گۆڕی بە کۆمەڵی ئەنفال هەیە ئەوە پرسیاری یەک پرسیاری دوو جەنابەت ئەڵەی مستەشار یا خود تاوانباران ئەوە بێ لە نەحەی خۆی یا لە جێگاکەی خۆی یا لە شارەکەی خۆی کەسوکاری ئەنفال کراوەکان شکات تەقدیم بکەن یا تەڵەب تەقدیم بکەن باشە ئەوان داوا کراون باشە ئەوان داوا کراون بۆ کاتێک ئەگەر نەچوونەتە بەردەم دادگا یا ئێمە خۆ نەمانوتەوە هەر هەمووی تاوانبارە و هەر هەمووی ئەبێ وەکو یەک بێ بەڵام تیانە هەیە باشە خۆ نەچوونەتە بەردەم دادگا ئایا جەنابەت کارێکی وات کردووە کە ئەوان بچنە بەردەم دادگا و کەسوکاری ئەنفال کراوەکان کە پێی دڵخۆش بەڵێ زۆر سپاس بەنسبەت ئەو پرسیارەیە کەمیشەوە من ڕوونکردنەوەیەک بم ینی سەردانی گۆڕە بە کۆمەڵەکان یاخۆ دیگەڕان بە دوای گۆڕی بە کۆمەڵە ڕەنگە لە زمنی ئەرکەکانی ئەمانە نەبێ وەکو پارلەمانتار بەڵێ فەرمووەڵامە دەمەوە بۆ سەردانی گۆڕە بەکەمە خۆی یاسا هەیە نییە بەڕاستی یاسا کۆنتترۆڵەوە کردووە کە چێ بیکە و ڕاگەاندنەکان چۆن بێ و قانونی عێراقیەوە بەسراوەتەوە وزارەتی مافی مرۆڤ ئێمە خۆشمان وەکو پلانی وزارەتی کاروباریشن بۆ ئیشەکان بەڕێک پێچی بڕە من ئەزانمان هەمووی ئامادە بوون جاروای گلەیان یان ویستیانە ئامادە بن گلەیان کردو هەتا نات برادر گلەی کردووە لە من بۆ پێ نەوتوین و ئامادە بوون ینەوە کێشەی ئەویان نییە بەڵام ئێمە ویستومانە
کارێکی وا بکرێت ئیشەکە بە ڕێکوپێکی بڕوات و مراعاتی ئەوە یاسایە بکرێت ئەو تیمەی عێراقیەکە ئەوە زۆر گرنگە لەگەڵ ئێمە کارەکان ینی ڕچای ئەو بکەن بۆی کاری ترمان لەگەڵ بکەن زۆر پەیوەندی بەوانەیە ئێمە هەوڵمان داوێنی کارێکی وا بکە زۆر قەڵباڵغێکی زۆر دروست نەبێ جەناب بە ڕێزانە هەمویان ئامادە بوون سەبارەت بە سەردانکردنی ئەو شوێنانە لەوانەیە مامۆستا ئارامشایەتیەوەمان بۆ بدات کە ئێمە بە تەنسیق لەگەڵ وەزارەتی شەیدان سەردانێکمان ڕێخست بۆ مەهاری و بۆ شەرنافیە دوای ئەوەی ئەوان سەردانی شوێنەکەیان کە ئێمە لەگەڵ پەرلەمانتارێکی دەوڵەتی یاسا سەردانی هەمان گۆڕێک بۆ کۆمەڵمان کردووە لە بیابانی مەهاری لە ناحیەی شنافیە بۆ دۆکیومنت لە بەردەستمدا دایەکە یەکێکم لەو پەرلەمانتارانی واژۆی 51 پەرلەمانتارم کۆ کردوتەوە داومەتە دەست سەرۆکاتی پەرلەمان بۆی بابەتی گۆڕە بە کۆمەڵەکان بکرێت بە یەکێک لە کارنامەی پەرلەمان بەڵام بەداخەوە پەرلەمان وەڵامی نەبووە سەرۆکاتی پەرلەمان وەڵامی نەبووە و بەڵگەی ترم لە بەردەستدایە وەکو خۆمەکو پەرلەمانتارێک کاتێک کە گۆڕەشی بە کۆمەڵ لە دەوروبەری کەرکووک دۆزرایەوە داوام لە سەرۆکاتی پەرلەمان کرد کە لیژنەیەکی تایبەتی مافی مرۆڤی پەرلەمان و لیژنەی شەهیدانی پەرلەمانی عراقی بنێرێ بۆوێ بۆی بکەین بە کەیسێک لە ناو پەرلەمان بەڵام بەداخەوە لە ناو لایەن سەرۆکاتی پەرلەمان ئەو وەڵامدانەوە نەبووە بە دڵنیاییەوە ئێمە بە خوێنی کەسوکاری سەربەرزی ئەنفال و چیمیاباران و گۆڕە بە کۆمەڵەکان گەیشتوینەوێ کەم تەرخەمیمان نەکردووە ئەڵێم کەم تەرخەمین تا ئەو دقێش بەڵام ئەوەی لە توانامان دابوو بێ کردومانە و بەڵێنیشیان پێ دەین کە دەیکەین بەڵێ دەستت خۆش بێ سیاری درم بۆ کاگارە چەند ساڵێکەوە چەند فترەیەکە سندوقێکی هاوکاری بۆ کەسوکاری ئەنفالکراوەکان و شەیدان دانراوە لە هەولێر تا ئیساگە هیچ بوونێکی نییە ئایا بۆ زۆر سپاس خۆی سندوقەکە بوونی هەیە بەڵام تۆ زانانی پێش ئێمە ماوەیەک وەزیر نەبوو لەوێ ینی سستی تێکەوتو ئێمە ژنێکمان دروست کردۆ نییە و بەشێسە لەو پارەی کە پەرلەمانی کوردستان تەرخانی کرد لە سەتادەیەکەی من دەست بەجێ بەکارمان هێنا هەڵمەت چەندین هەڵمەتمان کردووە گراگادار بن لە شارەکان بۆ هاوکاری تەندروستیانی و کارەمان خێراتر کردووە خێراتریشیەکەین و بەنامەمان هەیە دوایی بڵێن ئەوەی کە ئەم یادانەتەوەەوە بێ ینی پێداچوونەیەکی تر بکەینەوە زیاتر بەگەڕخین بەڵێ دەستت خۆش بێ فەرموو سپاس وەکتی بینی سەرەتا بۆ بەرنامەکەی جەنابە کەمتر لەم خەڵکە بانگریا بۆ نمونە سێ کەس قسەی کەسێکی بکردای ماشتر بوو بۆ تێبینیەک بۆ بەرنامەکەی جەناب بەڵێ پەرۆشی ئێوە بوو بۆ ئامادەبوون لە بەرنامەکە وای کردکا و شێرزاد خورشی لە ناحیە ڕزگاری هاتووم سەرەتا حەزەکەم شتێک بڵێم ڕاستی خەونی هەموو کەسوکاری ئەنفالکراوەکانەوە تەنها مستەشارێک تەنها تۆمەتبارێک ئەنفال سەرەتا بە دادگا بگەێنرێ نیمڕاتە بەردەم دادگا ئەمە ڕووی پرسیارەکە لە کاگارم بەڕاستی وەکو نوێنەری حکوومەت و وزیری شەیدانیش تەنها خەونی کەسوکاری ئەنفالەوە تەنها مستەشاری یاخود تەنها تۆمەتبارێک بچێتە بەردەم دادگا ینی ناتوانانی ئەمەش بکرێ سەرەتا تاقیشی کەنەوە بۆ ئەوەی کە بزان نەکرێیان پرسیارەکەم باسیەوەکەم باسی موچەی کرد ڕاستی موچە کە 450,000 دینارە کارم لە سەرەتا باسی بە پرسیار لێکرد باسیەوەی کرد من پێڵێم موچێک لە نێوان 6 تا 8 خێزاندا با بڵین 450 بەشی چیەکات لەو هەشتەر خێزانە زیاد لە 3 تا 4 با بڵێن خوێنکارن خوێنکاری زانکۆن خوێنکاری مەدرسەن با بڵێن خوێن ئەمە سەرەڕای ئەوەی شام تۆ سێرەکەی موچەکە ئەوەندە نییە کە بەڕاستی 20 کەس داوەتکەین 450 سەتیاچی و نامێنێت پرسیاری دۆن شەر بۆ کاک ئارامە ئەوەیە کە باسی ئیمتیازات و زەی و خانوو بۆ کەسوکاری ئەنفالکراوەکان بەڕاستی من پێ دەڵێم تەنها لە داهاتی نەوتی حەسیرەکە لە سنووری ناحیە ڕزگاری و سەرقەڵایە خانوو موچە و زەیەکانشی بۆ دابین نەکرێت بەڵێ زۆر سپاس مامۆستاگیان وەڵامی تۆ وەڵام سەبارەت بە موچە ڕاستەکە ئێمەش پێمان وایە و خۆمان ماوەیەکە باسیەکەین و داوامان کردو سەر لەو یاسایی لەبەر دەستمان داوامان کرد موچە زیاد بکرێن پێمان وایە ئاستی کە سوکاری شەهیدانە بێ بەرز بکرێتەوە بچکە گۆڕانکاری لە ژیانە بووە پێداویستەکانی ژیان گۆڕانکاریەوە زۆر بەجێەوە خۆمان داوامان کرد و بەرگری لەواکەین و هیوادارین ینی پەسەند بکرێت لە پەرلەمانی کوردستان داهاتی نەوت ئەوەندەی ئەگەدار بین ژمارەیەک لە نزیکەی 2000 خانوویەک شتێکی وا هەر لەو داهاتی نەوت بوو ینی بودجەی تایبەت تەرخان کراوە بۆ ئەو خانوانەی کە ئاکرێ کاری لەسەر کراوە ئێمە هەوڵی تری شەدەین بۆ ئەوانی بۆ ئەوی لەو داهاتی نەوتە زیاتر بەگەڕ بخرێ بۆ ئەو مەبەستانە بەڵێ کاگادل لە ئەسنای قسەکانی باسیەوەی کرد ینی داواکردنی تۆمەتباران لە نێوان یاسا و سیاسیایە کاک لە تریش باسیەوەی کرد کە بەرەی کوردستانی بە سیاسی من پێی ئەڵێم ئایا سیاست زاڵ بووە بەسەر دادگا یاخود دادگا زاڵە من بۆ خۆم وڵامەکە لای خۆمە بەڵام کاگادل حەزەکەم ئەوەیش وڵام داتۆم ناڵێم ئەمڕۆ لە کوردستانە سیاست زاڵ بۆ بەسەر یاسادا بەڵێ زۆر نەیەشتۆ دادگا زۆر سپاس
دوای ڕوخانی ڕژێم لە عراقدا دادگایەک دامەزراوە کە پێی دەگوترێت دادگای باڵای تاوانەکان بۆ دادگایکردنی تۆمەتبارانی ئەو کەیسانی کە لە بەردەمی بوو. کەیسی ئەنفالی شێکێک بوو لەو دادگایانە لەو کەیسانە لەلایەن محکەمەی اتحادیەوە یاخود دادگای باڵای تاوانەکان بڕیارێک دەرچووە بەوەی کە تۆمەتبارانی ئەنفال فلان و فلان و فلان دەستگیر بکرێن کە بڕیار دەرچووە بێت جێبەجێ بکرێ. من دەڵێم ئەو بڕیارەی کە لە هەرێمی کوردستان دەرچووە لە کاتی بەرەی کوردستانی کە بڕیارێکی سیاسی بووە نەوەک یاسایی هیچ قیمەتێکی یاسایی نییە ڕووی یاساوە. محکەمەیەک دانراوە کە نظامێکی ناوخۆی هەیە و یاسایەکی بۆ دانراوە لە پەرلەمان یاساکە پەسەند کراوە بەپێی ئەو محکەمەیە بڕیاری دەستگیرکردنی ئەوانە دەرچووە. هەر بڕیارێکی تر دەرچوو بێ بڕیارەکە یاسایی نییە. بۆیە پێویستە ئەو بڕیارانەی کە لە محکەمەی لە دادگای باڵای تاوانەکان دەرچوون جێبەجێ بکرێن. من دەڵێم ئەو بڕیاری کە لە دادگای بەغداوە دەرچووە ئەوە بڕیارە ڕاستەکەی و دەبێت جێبەجێ دەستت خۆش بێت. زۆر سپاس. کاکەنوەر جەنابەت وەکو ئەخیر کەس. من ئەمر حەمەلا و تاقانەیە ئەنفال لە کەلارەوە پرسیار یەکەم بۆ مامۆستا ئارام لەمە پرسیاری دووەم موسێمیش هەر بۆ مامۆستا ئارام بێت بە کورتی. مامۆستا ئارام تا چەندی ئاورتان لەو کەسانە داوەتەوە کە لە گۆڕە بە کۆمەڵەکان ڕزگاریان بووە نزبیان 8 کەسن معنای چییە تاکو ئێستا ئیهمالتان کرد ئەوانە شایدی زیندون بە کەسوکاری ئەنفالکراوەکان. پرسیاری دووەم مامۆستا ئارام ئەو پارەیە کە بۆ خانوو بە کەسوکاری ئەنفالکراوەکان لە پەرلەمان تەخسیس کراوە بڕی پارەکە 36 ملیۆنە بەچی حەقێک ئێوە 27 ملیۆن و نیوە دەنە کەسوکاری ئەنفال ئەگەر ئەڵێی بۆ مەقاولەوانەی کراوە خانووی زیادەکرێ ئێمەش حەقەوەکو مەقاولی حسابتان بۆمان بکرا ئەو بڕەپارەتان بدات ئێمە نەک بتاندایێتە مەقاول. مامۆستا ئارام پرسیاری سێم ئەگەر جاش و مستەشارەکان ڕاپێکی بەردەم دادگاکەن پێمان بڵێ ئەگەر ڕاپێکیان ناکەن مامۆستا ئارام جەنابەت زۆر بەداخەوە تۆ پیاوێکی زۆر بەڕێزی لای من زۆر بەداخەوە مشت پێ دەڵێم بۆ دەست لە کار ناکێشیت و زۆر سپاس. بەنسبەت پرسیاری سێهەمتەوە بەدەر لەوەی دەست لە کار کێشانەوە کە ئەوی تر پێیوەستە بە وەزارەتی ناوخۆ بڵێ مامۆستا. بەڵێ سەبارەت بە پرسیار یەکەم ڕزگاربووانی ئەنفال لە ڕاستەکەیمە خۆمان لە بەشی ڕاگەیاندمان ڕاگەیان کەوانە ئەو دۆکیمنت بکرێن بایەخیان پێ بدرێ ینی ئەوە هەیە ئەو هەوڵە بێ بایەخی زیاتریشیان پێدێن ئێمە ڕاستە ئەو پرسیارە هەندێک بایەخ درا وڵێ بە بایەخی زیاتر بێت من لەگەڵ کاگەنۆرم. پارەی ئەو خانووی خۆکردانە خۆی سەرەتا بڵێن بۆ وەکو مقاولات دەرچوو بوو بە 36 ملیۆن بوو بۆ مقاول دوایی تر بڕیارێک لە ئەنجومەنی وەزیرانەوە بووە هاتووە بۆ ئێمە لیژنەی پسپۆرت تەماشای کردووە یەکێ لەو کارانەی کراون هەڵسەنگاندن لە نێوان خانووی کە مقاول ئەیکا و خانووی خۆکرد بۆ کە سوکاری شەید کامیان باشترە ئیترە و بڕیارە زیاتر تەجروبەی پێشتر هەبوو خانووی خۆکرد بێ و بۆی ژماری خانووەکانی زیاتر بێ ئەو پارەیە کە تەرخان کرابوو هەڵبەتە مەقاول زیادا خات سەری ئەوە شتێکی دنیاە تەبیعیشە و ئاساییە زیادا خات بەڵام خانووی خۆکردەوە بڵێن خۆی ئەیکا کاریشکە ئەو پارەیە هەمووی دراوەتەوە ینی لە خانووی خۆکردەکە نییە ژمارەکەی زیادی کردووە ئەوە ینی ئەوە لیژنەی هەوە توانین تەماشای هەموو ژمارەکانم کرێ بە بڕیارێکی سەروتر بووە و هەموو پارەکەش سرف کراوەتەوە ینی 36 ملیۆنەکە دابش کراوەتەوە ژمارەی خانووی کۆمەڵی ژمارەی خانووی زیادی کرد بۆ کە سوکاری ئەنفال. مەسلەی ئەوەی دیسانەوە تاوانبارانی جنۆساید بەڕاستی من بەکردەوە چوین بۆ بەغدا بەکردەوە ئەوە نووسراومان کردووە بەکردەوە لە پەرلەمانی کوردستان داوامەکرەوانەی تیانە بێ و ئێستاکە ئێمە لەگەڵەوە دێن ئەوانە دادگایی بکرێن بەڵام ئەو کاری دادگایە ینی من ناتوانم وەکو وەزیرە ئیشی دادگا بکەم بەڵام لایەنە سیاسیەکەی لایەنە پێویستەکەی ئێمە ئەرچی خۆمان ئێمە جەختمان کردێتەوە لەسەری پێمان باشە بکرێ ئەوە داواکاریشی کە سوکاری باولێن شەهیدانە پێمان باشە بکرێتەوە ئێمە ئیشی لەسەرەکەین و ئەوەی دەرەوەش وتماری ئیشی لەسەرەکەین من خۆم ئەڵێم ئەبێ ئەوانە دڵنیاییان لا پێیانە بێ ئەو میلەتە ڕۆژە لە ڕۆژان پێمان باشە دەستی بگاتەوە زۆر بە کورتی هیواتان بەوە هەیە کە دەکرێت من بەڵێ من هیوام هەیە هیوادارم ینی پێم خۆشە بکرێ پێم باشە بێ هیوا و بێومێت نەبووی لە مەسەلەکە من خۆم پێم باشە بکرێ ئیترەوە نازانین مێژوو چۆنە بەڵام پێم باشە بکرێ. بەڵێ بینەرانی عزیز پشوویەک و بەردەوامە بین لەگەڵتان.